کوڕەکەم ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی تەخەڕوجی کرد لە دوای 3 ساڵ کە زۆر بە خێرایی هەموو ستێجەکانی بڕیم و بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک لە مەناهج و لە ئەکتیڤیتی و لە هەموو بوارەکانیان کە الحەمدوللا سەرکەوتوو بوو. زۆر سپاسی هەموو جامعەی ئەمریکیەکە. أنا طبعا والد الطالب محمود قحطان عدنان قسم الآي تي. يعني ما أعرف شعور اليوم ابني يتخرج من أقل جامعات وجامعة لها يعني باع بهذا العلم وهاي، فالفرحة اليوم ما توسعني لأن ابني تخرج من هاي الجامعة وهاي الجامعة لها فضل علينا.